بڕیاری لە سێدارەدان بۆ ژنەکەی ئەبوبەکر بەغدادی دەرچوو. ئەمڕۆ ڕاگەیاندراوێک بڵاو کراوەتەوە لە دادگای تاوانەکانی کەرخ باس لە ئەوەکات کە دادگا گەیشتۆ تا قەنەعەتێک کە دوا بڕیار لەسەر چارەنووسی ژنەکەی ئەبوبەکر بەغدادی بدات. دوا بڕیارەکەشی بڕیاری لە سێدارەدانە. ئەو تۆمەتەی کە خراوەتە پاڵ ژنەکەی ئەبوبەکر بەغدادی ئەوەیە کە زۆرینەی ژن و کچە ئێزیدیەکان دوای دەستگیرکردنیان لەلایەن چەکدارانی داعشەوە لە ماڵەکەی خۆی ڕاگرتوون و دەست بەسەری کردوون. هەمووشمان ئەزانین کچان و ژنانی ئێزیدی لە ژێر دەستی ڕێکخراوی داعش چیان بەسەر هاتووە. ئەو تۆمەتەیە کە خراوەتە پاڵ ژنەکەی ئەبوبەکر بەغدادی. هەرچەندە تا ئێستا دیار نییە کە ژنەکەی ئەبوبەکر بەغدادی لە دوای کوژرانی ئەبوبەکر بەغدادی واتە مێردەکەی لەکوێ دەستگیر کراوە. بەشێک باس لەوە ئەکەن کە لە تورکیا دەستگیر کراوێ، بەڵام لە هیکەوە سەرچاوەیەک لە دەستەی دادوەری عێراق بڵاوی کردەوە کە ژنەکەی ئەبوبەکر بەغدادی لە لای ئەوانە و دەستیان بە لێکۆڵینەوە کردووە. ئێستا بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرچووە، بەڵام نازاندرێ کەی ئەو بڕیارە جێبەجێ ئەکرێ.